تایبەت بە دۆخی کەرکووک و پرسی تعریب و کێشە سیاسی و ئیداریەکان، بەرپرسی یەکەمی حزبە کوردستانیەکان و بەرپرسی پەیوەندی حزبەکان کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا وێڕای جەختکردنەوە لە پاراسی تەبایی و پێکەوەژیانی نێوان پێکاتەکانی شارەکە. داواش کرا بەغداد کۆتایی بەو دۆخە سەربازی و نائاسایی شارەکە بێنێت و یەکێتی و پارتیش هەست بە بەرپرسیارەتی بکەن و لەسەر دانانی پارێزگاری کەرکووک ڕێک بکەون. ئێمە حزبە کوردستانیەکان لە کۆبوونەوەکانی خۆمانە لەسەر چەند خاڵێکە گفتوگۆمان کردووە. یەکێک لەو خاڵانە ئاشتی و پێکەوەژیانی پێکاتەکانی پارێزگای کەرکووکەوە هەمیشە چەختمان لێگرێتەوە، بەردەوامیش چەختی لێ دەکەینەوە. خاڵی تر ئەو دەست درێژانەی ئەکرێتە سەر ناوچە کوردستانیەکان و بەتایبەتیش سووتانی بەروبوومی جوتیارانەکە ئێمە زۆر نیگەرانین و هاوخەمیانین و پاڵپشتیانین و پێمان وایە دەبێت حکوومەتی عێراقی قەرەبووی هەموو زیان لێکەوتان بکاتەوە. خاڵی تر بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک پێمان وایە دەبێت بگەڕێنەوە بۆ مادەی 140 کە مادەیەکی دەستورە و لەم ڕوانگەیەشەوە داوا دەکەیت حکوومەتی عێراقی هەست بە بەرپرسیاریتی بکە و مادەی 140 و لیژنەکانی سەر بە مادەی 140 جارێکی کە کارا بکرێنەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەموو لایەک. ئێمە پێمان وایە ئەم کێشانەی کە لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان هاتۆتە پێشەوە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە دەبێت حکوومەتی عێراقی بەرپرسیارەتی خۆی لە بەرامبەر یاسا و دەستور جێبەجێ بکات و هەمیشە تاکیدمان لە علاقاتی خۆشمان کردوێتەوە حزبە کوردستانیەکان بۆ پاڵپشتکردنی گەلەکەمان لە ناوچە جێناوەکان. لەلایەکی دیکەوە بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی دەڵێت بانگێشتی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و پەرلەمانتارانی کورد لە عێراق و هەرێم بۆ کەرکووک دەکەین تا لە نزیکەوە دۆخەکە ببێنن. هاوکات جێگری لێپرسراوی مەڵبەندی یەکێتی لە کەرکووک ئاشکرای کرد تا ئێستا ڕێکەوتنەکانی نێوان یەکێتی و پارتی تایبەت بە کەرکووک هیچ بەرەو پێشچوونێکی بە خۆیەوە نەدیوە. ئێمە بەدەر لەو خاڵانەی کە ئێستا لە کۆنگرە ڕۆژنامەکان باسکرا کۆمەڵە تەوسیاتمان نووسیوە لەو تەوسیاتانەیە کە ئیش بۆ ئاساییکردنەوە ئەم بارودۆخی لە کەرکووکە ئەکرێ بکرێ و لەوانە بانگ هێشکردنی سەرۆکی فراکسیۆن و سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ کەرکووک بۆی لەگەڵ جەماوەرێکی شاری کەرکووکە دانەشن گفتوگۆ بکەن ببینن کە کەرکووک بە چ ڕۆژێکی ناهەوارە تێپەڕێ و هەروەها بانگکردنی ئەندام پەرلەمانەکانی بەغا ئەوەی کە هەر حزبێک کە نوێنەری هەیە لە نوێنەری بێتە ئێرە. ئێمە ئەومان لە تەوسیاتە نووسیوە و ئاراستەی ئەو لایەنانەی لە لانی بەرپرسیاری ئەەکەین هەر لە پەرلەمانی کوردستان و هەر لە پەرلەمانی بەغدا بۆ ئەوی بتوانین ئەم دۆخی کە ئێستا هەچەق بەسۆی کە ئێستا هەیە بتوانین بە ئاقاری چا بگەین کە چیتر بەم شێوەیە نەڕوا لەبەرەوەی هەموو لایەک زەرمەندە بەگشتی و کەرکووچەکان بەعام زەرمەندن. بەڵام ئێستا کە کورد بەگشتی بە تایبەت کەوتە دەبەر ئەو لێشاوە ئەمە ئێمە پێمان وایە کە ئەجندایکی سیاسی لە پشتەوەیە و هەڵ بۆ ناسەقامگیری ناکۆچینی و پێکاتەکان ئەدرێ. ئێمە لەگەڵ هەواڵانی پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتنێکی سیاسیمان هەیە. لەو ڕێکەوتنە سیاسیە ملحەقێکی هەیە. ملحەقە پەیوەندی بە کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگای و هەروەها دانانی پارێزگارێکی کورد بۆ لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان. هەواڵانی پارتی تا ئەم دەقەیە بە جۆرێک خۆیان لەم بابەتە ئەشارنەوە و تا ئەم دەقەیە نەیانێشتۆ لیژنەکانی ژەکتی. ئێمە هەواڵانمان ئێستاژ ئامادەن ئەو لیژنەی کە دانرابوو. ئێمە هەمیشە ئامادەین بۆەوەی لەسەر ئەم بابەتە کۆبینەوە. دیارە هەر جارێ بە بیانوویەک خۆیان لەم مەوزوعە ئەشارنەوە و ئاخر جاریش هەمووتان نەزان بەڕێز کاکۆسرەت نامەیەکی وازەحی ئاراستەی هەواڵانی پارتی کردووە و ئەوان لەوێ هەمیشتان وعد و بەڵێنی ئەوەیانداوە وەسەی کەرکووک چارەسەر بکرێ و پێکەوە بتوانین پارێزگارێکی کورد لە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ شارەکە دابنین. بەڵام ئەمە هێشتا نەچۆتە مەیدانی جێبەجێکردن. تا دێت دۆخی کەرکووک و ناوچەکانی تری دەرەوەی ئیدارەی هەرێم خراپتر دەبێت. بەغداد دەسەڵاتی زیاتر لە ناوچەکە جێگیر دەکات و کوردیش بە تایبەتی پارتی و یەکێتی لە دوورەوە سەیری گۆڕانکاریەکان دەکەن و کات بە فیڕۆ دەدەن بێ ئەوەی لەبەر بەرژەوەندیە باڵاکانی هاوڵاتیانی کوردی ناوچەکە بەرژەوەندیەکانی خۆیان وەلا بنێن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.